مشکی بەڕێزم بە تایبەتی دەڵێن بە تۆ کاتێک بانگی پیاوێک دەکەی بۆ ماڵی خۆت، پیاوەکەت لە ماڵ نییە، بە هەر وەک هۆکارێک بێ لە ماڵ نییە، ساحەت بۆ چۆڵ بووە، ناترسی لەوەی ئەم پیاوە لە ماڵەکەی تۆدا خوا ڕۆحی لێ بسێنێتەوە؟ ناترسی کارەساتێکت توش بێ، ناترسی پیاوەکەت بێتە بانسەرتانە چەندەها بڕۆ ئەوانەی کە مامۆستای ئاینین یا ئەوانەی کە دکتۆری دەرونین بڕۆ پرسیان لەوانە بکەن بزان وەزعی خەڵک چەندێ خراپە، بزانە خەڵک خەریکی چیە ئێستا. ئەی ناترسی لەوەی لە ماڵی ئەو ئینسانەدا بمریت. لە یەکێک لەم شارانەی خۆمان پیاوێکی بەتەمەن سەرووی 75 ساڵ، سەرووی 75 ساڵ، خوای گەورە ئاخرمان بەخێر بگێڕێ، ئیتر 75 کابراوتی کاتی ئەوەیەتی کە ڕووکاتە خوا، ڕووکاتە عیبادەت و خواپەرستی و ئاگاداری قیامەتی خۆی بێ. ئەم پیاوە بەتەمەنە ئەڕوا بۆ ماڵێک لەو ماڵانەی کە بەناوبانگن بە لەش فرۆشی. سبحان الله، کۆمەڵێک حەبوو دەرمان و شت دەخوات، چەندەها شتی وا ڕووی داوە، دانۆدوان دێ من چەند دانەیەکم بیستووە، هەندێکیش لەوانەیە کەسەکە بناسم، بەڵام کاتێک کە حەبوشتی خواردە تەحەمولی نەکردووە، ڕێک جەڵدەی دەماغ لێیدا و مردووە لە ماڵ ئافرەتەکە. کە سوکاری ئاگدار کرانەوە فڵان کەس لە ماڵێکە مردووە، ئەو ئافرەتانێش کە ئەم چووە بۆ لایەن ڕێک فڕێیان داوە سەر ڕەسیفەکە. ئەو جەنازەیان بۆ چییە؟ ئەوان خەڵک بێ بەلایەن پارەی وەرگرن، جەنازەیان بۆ چی؟ پیاوێکی بەتەمەنی جەنازە ڕێک جەڵدەی لێدا مردویانە لەسەر ڕەسیفەکە فڕێیاندا، کە سوکاری وتیان ئێمە بەخوا حەقمان نییە بەسەریەوە. ئەم جارە لەو شارەوانی سەرپەرشتیش ناشتنی ئەو پیاوەی کرد. خوای گەورە بمان پارێزی. بۆ کێ ڕۆشت؟ ئەی ئەگەر تۆ گەنجێک لە ماڵەکەدا مرد، ئەم جەنازە چۆن دەرەکەیتە دەرەوە؟ ئەی نازانی چیت بەسەرا دێ؟ زینا مەکە، خوا غەزەبت لێگرێ، خوا لێ تووڕە ئەبێ. چەندەها کەسە یاڵێ هاتوون ماڵسێکم خێزان لەگەڵ پیاوێکایە، ئەی ئەگەر ئاواشتی ئاوا ڕوویدا، ئەی ئەگەر ئەو کەسە لە ماڵە مرد، ئەی خوای گەورە فەزعی کردی هەردوان بەڕووت و قوتی مردن، خوا ڕۆحتانی لێسەندەوە بە چرکەیەک. چی دەکەن؟ دنیا و قیامەتان ڕۆشت، خەڵک دەمی نایەنە دوعای خێریشتان بۆ بکات. وەڵام مرۆڤی وا ئەمرێ سبحان الله، یعنی بەدڵ دوعای بۆ ناکەی، چونکە ئەوەنە بە چاکی نەمردووە. خوای گەورە ئاخرمان بەخێر بگێڕێ. بۆیە لەوانەیە سەرنجامی تۆ بە سجن کۆتایی پێبێ، بە حەیاچوونێکی بەردەوام کۆتایی پێبێ،